وەڵام برای ئێمە کارمەندی ئاسایش بووە پێشتر لەسەر کۆمێنت و کۆمێنتکاری ئەم شتانە سکاڵای تۆمار کردووە لەسەر ئەو کەسانی کە ئەم تۆمەتەیان کردو هەڵساون بە کوشتنیان برای من ئیتر حاکم یەکلایی نەکرێتەوە کەیسەکەی بەلاڕێیا بردووە هیچ شتێن نەکراوە دایەتی یاسا و تێدی با یاسا سەروەر بێ بۆی ئەم کارە سادانە ڕوو نەدا ئەم بەرپرسانە چەند بەرپرسێکی پارتین و لە شارەکەیە دیارە و هەموو کەسی ژەزانێت تۆمەتبار چێ بوونە و دەستی چیتیایە ئێمەش داوا لە یاساقین سەروەر بێ تۆمەتبارەکان بە زووترین کات بگیرێن ڕاددەستی یاسا بکرێن ئەگەر یاسا سەروەر نەبێت لەم کەیسەیە و کاتێن بە خۆمان هەڵوێستێکی ترمانە بێشەڵە دوا قسەی ئێمە داوا لە کاک پاڤێڵەکەین داوا لە کاک قوباتەکەین بە زووترین کار بێتە سەرخات بێن تۆمەتباران دەستگیرکەن تۆمەتبارەکان نزیکەی 7 نەفەرن سکاڵا لەسەر نەمویان تۆمار کراوە و ئامر قەبزشیان بۆ دەرچووە کەسیان دەستگیر نەکرا نەخێر هێزی یاوردووە هێزی پارتی یاوردووە لە ماڵەکەی خۆیان دایناوە نەخێر لە کاتی دەوامان نەبووە لە ماڵەوە بۆ گەڕاوەتەوە بۆ ماڵ هەل لەو دی ماڵ خۆمانەوە تقریبان ئەلەو دیۆیە لەبانەو جادەیە فیشەیە زۆریان پێوەناوە بە دووسێت فەنگتەقیان لێ کردووە مەبلەغی پارەیان بردووە هەوی ئاسایشەکەیان بردووە یعنی چی کێشەکەەوە بۆ کۆمێنتی کراوە ئەم برای من ئەڵێن کۆمێنتی کردووە دوایەوەش خەڵکیان ناردۆتە ماڵەکەمان بۆی چارەسەرکرێ پیانمان وتووە ئەگەر ئێمە تۆمەتبارین با باجەکەی بدەن ئەگەر ئێوەش تۆمەتبارن فەرموو لە مەحکەمە حاکمەیە مەحکەمایە یەکلایکەنەوە کاکە تۆ پێش ئەم قەزەیەش ببێ ئێمە شکاتی خۆمان تۆمار کردو و شکاتەکەشمان لە مەرکەزە نەخێری کێشێتر نەبووە لە ئەگەری وەڵام نەدانەوەتان ئێوە هەڵوێستی ترتانە بێ خۆتان بەڵێ